دیارە وەک پێشتر ئاماژەمان پێەیە ئەمڕۆ یادی 30 ساڵی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە بۆ بۆنێو میوانداری بەڕێز نوعمان عەبدوڕەحمان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی منداڵپارێزی کوردستانمان کردووە. کاک نوعمان بەخێربێت. بەخێربێت. کاک نوعمان ئەمەوێت باس لە هۆکاری دامەزراندنی منداڵپارێزی کوردستان بکەین. منداڵپارێزی کوردستان بۆچی دامەزرا؟ سەرەتا سوپاس بۆ بەڕێزتان، پێم خۆشە لەم یادە پیرۆزەیە پیرۆزبایی خۆم لەسەر جەم کارمەندانی منداڵپارێزی کوردستان بکەم. ئەوانەی لە ڕابردووە کاریان کردووانەی ئێسەش کارەکەن. هیوادارم هەمیشە منداڵپارێز هەروە لە پێشەنگ نابێت. دیارە دروستبوونی منداڵپارێزی کوردستان لە ساتە وەختێکی زۆر سەختە دروست بۆ بڕیاری لێدراوە. لەو کاتانەیە بۆ کە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 کە مناڵ بە شێوازێکی زۆر خراپ ژیانی گوزەرانوە ئەو کارێکێکی گەڕاوەتەوە بۆ ئەنفال و کیمیابارانی کوردستان. بەڕاستی ئەمە وای کردووە کە داهاتەکان لە ساڵ 95 بۆ زیاتریش وێران بووە. ئۆردوگا زۆرە ملێکان دروست کراوە. مناڵ خوێندنی لێزەوت کراوە چکەم بۆ حکومی کە خوێندنی نەماوە. هەروەها ژیانێکی سادەشی تەنانەت نەبوو. ئەمە وای کردووە کە کۆمەڵێک کەس کە بڕوایان بە مافەکانی مناڵان هەبوو بڕوایان بۆ کە مناڵ ئایندەی هەموو میلەتێکە بینیان لە دروستکردنی مناڵپارێز کردوێتەوە. کێویش خاتوێرەوە برای مەحمەد بۆ لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە توانویانە پێکەوە بیر لە دامەزرانی ڕێکخراوی بکەنەوە بۆ ئەوەی بتوانن خزمە هیچ نەبێ مافە سەرەتاییەکانی مناڵ دابین بکەن. ئەوەی من لە یادم بێ دیارە بیرۆکەی دروستبوونی منداڵپارێزی کوردستان گەڕێتەوە بۆ سەردەمی شاخ. ئەنی لەو ساتە وەختەی کە کیمیاباران کراوە و داهاتەکان وێران کراوە ئەنفال کراوە لەو کاتەوە بیر لە دروستبوونی ڕێکخراویی مناڵان کراوەتەوە تا بتوانێت خزمەت بە مناڵانی کورکەوەکو هەموو مناڵانی تری دنی. باش کاک نوعمان ئێستا منداڵپارێزی کوردستان لە چەند سێکتەرە کارەکە؟ سوپاس بۆ پرسیارە. دیارە منداڵپارێزی کوردستان ئەم ساڵ جارێکتر توانی بڵێن هەیکەلی ڕێخستنی خۆی داڕشتوێتەوە. پێشتر وەکو جەنابەت باست کرد لە سێکتەرەکانە ئیشێکرد. هەیکەلی تەنزیمی منداڵپارێز بەو شێوازە بوو کە لە چەند سێکتەرێکە خۆی گرتبوو کە سێکتەری با بڵین ئارا بوو بۆ توژبوانی شێرپەنجە، پەروەردە بوو، تەندروستی بوو، گرتنەخۆ بوو، پاراستنی مناڵ بوو لەگەڵ گەنجان. بەڵام ئێستا منداڵپارێز بە شێوازێکی نوێ خۆی ڕێخستوێتەوە کە لەسەر پرۆگرام خۆی ڕێخستوێتەوە. ئێستا منداڵپارێزی کوردستان لەسەر 4 پرۆگرامی شەکە کەوانیش پرۆگرامی تەندروستی، پرۆگرامی پەروەردە، پرۆگرامی پاراستنی مناڵان لەگەڵ پرۆگرامی گەنجان. تەندروستی بینیمان ئێستا وەکو ڕێبازی واش پامێرمان ئاماژەی پێکرد کە لە ماوەی دامەزراندنی منداڵپارێزی کوردستانەوە تاکو ئێستا کۆمەڵە کاری گرنگترا بە تایبەتی بۆ منداڵانی کە نەخۆشن. ئێوە بەردەوامیتان هەیە بۆم کارانە، ینی لەگەڵ ئەوەی کە نەخۆشخانێکی تایبەتیش بۆ منداڵانی ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە کراوەتەوە. بەڵام پێشتر لە ڕێگەی ڕێکخراوەکەی بەڕێستانە و کۆمەڵێک منداڵ نێدراوەتە دەرەوە چارەسەری بۆ کراوە. بەردەوامیتانە بێ بۆم کارانە؟ بێگومان منداڵپارێزی کوردستان هەمیشە بە ئەرکی سەرشانی خۆی زانویان ئەو پرسیارەتی هەڵگرتووە کە لە هەر کاتێکان مناڵ پێویستی پێبێ بتوانێت ئەو ئەرکە قورسە بگرێتە سەرشان. دیارە منداڵپارێز بە پێی پێداویستی مناڵ پرۆژەکانی خۆی ڕێکخاتەوە. بێگومان لە ڕابردووە لە 2005 ئێمە دەستمان کرد بە خزمەت گوزاری تەندروستی کە پێشکەش بە مناڵان بکەین. دیارەمی کە باس کرا تەنها لە نەخۆشی دڵا بوو، بەڵام ئێمە لە چەندین بواری ترە لە کەرتی تەندروستیە خزمەتمان کردووە. جگەل لەوەی کە مناڵمان چارەسەر کردو هەروەها هاوکاری تەندروستی بووین لە پەرەپێدانی کادری پزیشکی، هەروەها لە توانای نەخۆشخانەکان دابینکردنی ئامێرەکان، هەروەها ئەرکی بەڕێوەبردننی چەند بەشێکیشمان لە نەخۆشخانەکانە گرتووەتە ئەستۆ. هەروە کارمان لەوە کردووە کە لە دەرەوە شتیم بێنین بۆ چارەسەر بۆ ئێرە. و لە ڕابردووشە کارمان لەسەرەوە کردبوو کە 2 توێژینەوەمان هەبوو. بەڕاستی یەکێ لە توێژینەوەکان بۆ ئەو کچانە بوو کە لە هەڵەبجە کاریگەری کیمیایی لەسەریان بوو بۆ تێکچوونی هۆرمۆن بوو، بە تایبەتی ئەو کچانی تەمەنیان لە 15 و 16 ساڵایە. توێژینەوەی دووەمان بۆ مناڵانی توش بوو بە شێرپەنجە بوو، کاریگەری
توشبووی مناڵی شێرپەنجە لەگەڵ خێزان و یان بە هەمان شێوە ئاستی و شیاری خێزان لەسەر چارەسەری نەخۆش. کاکڕەحمان ناوپارێزی کوردستان چۆن کارەکانی فراوان کردو بۆ ئەوەی خزمەتەکەی بگا بە هەموو ناوچەکانی کوردستان؟ خۆی بەڕاستی مناڵپارێز بە بێ جیاوازی کار بۆ هەموو مناڵێکەکە. ئەمە وای کردووە کە ئەرکی مناڵپارێز بەڕاستی قورس بێ بۆیە بیر لەوە کراوەتەوە کە مناڵپارێز لە سلێمانی ڕاستە ئۆفیسەرێکیمان هەیە بەڵام لە کەرکووک ئۆفیسمان هەیە لە هەولێر هەمانە لەگەڵ دهۆک ئەوەی سەش پلانمان هەیە لایندەیەکی نزیکە لە بەغاش ئۆفیسێکدا بنین. ئەمە وای کردووە کە ئیشەکانمان فراوان بێ و هۆکارێکی تریژەوەیە کە داواکاری مناڵیان خێزان بۆ هاوکاری لەلایەن مناڵپارێز وای کردووە کە مناڵپارێز بیر لەوە بکە کە ئۆفیس و پرۆژەکانی بەرێتە زۆربەی ناوچەکان. تا چەند دانیشتوانی کوردستان دایک و باوکەکان ئاشنان بە کارەکانی منداڵپارێز ئەگەر لە شوێنێکی دوور لە سلێمانی ئەو ناچانە بن کە ئۆفیسی مناڵپارێزی کوردستانیشی لەیە ئێوە بناسن داوای هاوکاری لە ئێوە بکەن. بۆ نمونە ئێستا کە باسی نەخۆشیەکانی دڵمان کرد هەر مناڵێک لە هەر شوێنێک نەخۆشی دڵی هەبێ پێشەوەی بیر لە هەر شوێنێک چارەسەر بکاتەوە بیر لەوەکە بێتە مناڵپارێز. یێتە مناڵپارێز خۆی تۆمارەکە بۆ چکازانێک کە مناڵپارێز ئەگەر لە ڕووی داراییشەوە هاوکاری نەکات لە ڕووی لۆجستیەوە هەر هاوکاریەکە. شەر نییە ئێمە بەس مناڵی هەژار ڕوومان تێ بکە بەڕاستی هەندێک جار خێزان هەبوو توانای دارایی هەبوو بەڵام شوێنێک نەبوو کە ڕووی تێبکا بتوانێت چارەسەری بکە بۆیە ڕووی کردوتە مناڵپارێز و داوای هاوکاری لۆجستی کردو مناڵپارێز هاوکاری کردووە. بڕواتان هەبێ هەندێک جار کە نەخۆشیە لە هەندێک شوێنەوەیەت ئێمە بێ لە خەریتە بگەڕیم زانینم شوێنێکوێ بۆ نمونە لە زاخۆیان لە دەڤەری با بڵین بەرواریان لە ئامێدیەوەیان لە شنگالەوەیان لە مووسڵەوەیان و هەتا تەنانە دەتوانم بڵم لە دییا لە ئۆمانیان هەندێک نەخۆشمان هەبوو بەڕاستی لە بەغاشەوە هاتووە. ئەمانە زیاترەکە بێتە سەر فراوان بوونی پەیوەندیەکانی مناڵپارێز لەگەڵ کەرتی تەندروستیە. ئەمە وای کردووە کە لە هەموو شوێنێک مناڵێک کە بزانە لێرە چارەسەری نەبێ بینێرن بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. ئەمە لەلایەک لەلایەکتر بۆ نمونە ئەو ئەرکە قورسی کە لەسەر شانمانە بۆ ئەو مناڵانەی کە ئیشەکەن با بڵێن مناڵانەی لە ترافیک لایت و ناو بازاڕە ئیشەکەن ئەتوانم بڵم تاکە ڕێکخراوین کە ئێمە لەم بوارەیە ئیشەکەین لە سلێمانی و هەولێر و دۆک سپاس بۆ قایم خامێتی سلێمانی و هەولێر و دۆک کە زۆر هاوکاربانن بەڕاستی لەگەڵ ئەمانێ. ئەمە وای کردووە کە هەندێک کار هەیە مناڵپارێز بەوە ناسراوە ئەنی گەر هەر جۆرێک لەو کارانە بێ ڕاستە خۆڕۆ بەڕووی مناڵپارێزیەکەن. کاک نوعمان منداڵانی بێسەرپەرشت بەشێک لەو مناڵانی کە پێویستیان بە چاودێری و دەستگرتن هەیە. ئێمە ئەزانین کە مناڵپارێزی کوردستان لەم بارەیەوە لەم ڕۆوە کاری زۆر باشی کردووە بەردەوام دەستی ئەو مناڵانە ئەگرە چاودێریان ئەکا حەزەکەم خۆت زیاتر باسی ئەوە بکەیت. خۆی ئێمە تەسمیەکی جیاوازمان هەیە با بڵێن ناوهێنانێکی جیاوازمان هەیە بۆ ئەمانە. ئێمە دوو بەشمان هەیە بەشێکمان هەیە پێوترێ گرتنە خۆی دوور. ئەمە بۆ ئەو مناڵانەیە کە باوکیان لە دەزا یان سەرچاوی داراییان لە دەزا و خێزانێکی هێژارن کارمان لەسەرەوە کردو کە ماگانە بڕێک پاریان بۆ دابینکەین و هاوکاریشیان بین بۆی بتوانن خوێندن تەواو بکەن. بەشێکی تر هەروەک باس کرا کە جەنابەت پرسیاریەوەت کرد بۆ مناڵپارێز دروست بووە. دوای ڕاپەڕی مناڵێکی زۆر لەسەر جادە هەبوو. مناڵێک کە بوو کە خێزانی لە دەسا بوو. مناڵێک کە بوو شوێنێک نەبوو تیا بمێنێت هەر لە دوای ڕاپەڕینەوە توانم بڵم ساڵی 91ەوە مناڵپارێز بیری لەوە کردوێتەوە کە هاوکاری ئەو مناڵانە بکە. ئەم مناڵانە بە چەند پرۆژەیەک و بە چەند قۆناغێک هاوکار کراوە. یەکەم جار بۆ نمونە ئیش لەسەرەوە کراوە کە تۆمار بکرێن دوایەوە خانەیەکیان بۆ کراوەتەوە ماڵێکیان بۆ کراوەتەوە بە ناوی ئارامەوە کە بۆ ئەوی مناڵانە شوێنێک هەبێت تیا بحەوێنەوە پاشان کار لەسەرەوە کراوە مناڵانە بگەڕێنەوە بەرخوێندن و کار لەسەرەوە کراوە جاریشتر مناڵانە بگەڕێنەوە ناو خێزان چکە مناڵپارێز بڕوای وایە کە خێزان باشترین ژینگەیە بۆ مناڵ. ئێمە هەمیشە پێمان باشە مناڵ زۆر لەو ئێمە پێوتری خاینەی چاودێری لەو خانانە نەمێنەوە بەڕاستی پێمان خۆشە خێزانێک بێ شەر نییە ماڵە باوک بێ ئەکرێ ماڵی مام بێ ماڵە خاڵ بێ ماڵی نەرگمێ ماڵی پور بێ یان هەر خێزانێک کە بیوێ ئەمە بکە. ئەمە یەکێک بۆ لەو پرۆژە جوانانی کە مناڵپارێز هەمیشە شانازی پێوە کردووە. کۆمەڵی مناڵی ترمان هەبوو کە
با بڵێن تەمەنی خوێندنیان لە دەسا بۆ نمونە ئێمە هەمومان نەزانین مناڵێکی 10 ساڵ یان ساڵ ناتوانێت بچێتە پۆلیەکی سەرەتایی هەر بۆیە مناڵپارێز پرۆژەیەکی هەبوو بۆ ئەوی کە نامان ناوە خوێندنی خێرا ئەمە لە سەرەتای نەوەکانەوە کاری لەسەر کراوە لە 11 خوێندنگە کە ئەم مناڵانە بتوانن لە ماوەی 4 ساڵە خوێندنی سەرەتایی تەواو بکەن ینی بە 2 ساڵ پۆلێک ببڕن ئەمە وای کردووە کە مناڵانە بۆ نمونە لە تەمەنی 13 ساڵ یان 14 ساڵی فریای هاوڕێکانیان بکەوم بچنە ناوەندی کێسا با بڵین پێوترێ بنەڕەتی ئەمە وای کردو کە ئەو مناڵانە مناڵێکی زۆر لە خوێندن بەڕاستی بگەڕێتەوە بەرخوێندن و لە واز لە کاری ناو بازار بێنێ لە هەمان کاتە کاری پیشەییشیان فێرکراوە بۆی بتوانن لەگەڵ خوێندەکە فێری کارێکی پیشەیە بن و بن بە خاوەنکاری خۆیان کاکنۆمان شتێکی تر هەیە ڕێکخراوەکەی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە بەڵام سنتەرەکانیش ناویان سنتەری گەنجان ینی پشتگیری گەنجانیش دەکەن ئەمە بۆ خۆی دەرفەتێکی باشی ڕەخسانەوە بۆی گەنجان لە ڕێگەی ئەو بەشانی کە لە ناو سنتەرەکانە هەیە پەرە بەتوانەکانیان بدەن دوجار هەلی کاریان دەستکەوێت ئەمە تا چەند گرنگ بووە بۆ یعنی ئەو تا چەند پەرتان ناوە بۆ ئەمە چونکە خۆتە زانی دەستکەوتنی هەلی کار تۆزێت یعنی تا ڕادەیەک زەحمەتە لەوانەیە کەسێک لە بوارێکە بێوێ کار بکە و پسپۆڕێکەی یاخود شادەکەی لە بوارێکا بێ پسپۆڕێکی یاخود بێ لە شتێکی ترا کار بکە ئەمە تا چەند ئێوە هاوکار بوون بۆ ئەمان خۆی زۆر جار ڕخنەی ئەومان لێ گیراوە سنتەرەکانی گەنجان بۆ خۆی بە پێی یاسا ئەوی کە دانراوە مناڵ تا 18 ساڵە تا 35 ساڵیش گەنج ئێمە بۆ نمونە کازیوەکانمان هەبوو کازیوەکان کە لە 6 ساڵ 7 ساڵیەوە ڕووی تێکردووە هەتا 12 ساڵی بەڵام لە دوایەوە دابڕاوە بۆیە بیرمان لێ کردوێتەوە ئەو فترەی کە ماوە شوێنێک هەبێت کە گەنجە چکە بڕاستی ناکرێت مناڵ و گەنج تێکەڵکی هەر بۆیە گەنجانەکانمان داناوە لەم چەند ساڵی ڕابردووە سنتەرەکانی گەنجان جگە لە کارە هوەری و هینەکان کاری لەسەر پیشەیەکان کردو بۆی هەلی کار بڕەخسێنێت بە خۆشحاڵیەوە ئەکرێ بچنە زۆر ساڵۆن شادی مناڵپارێز ببینن ئارایشگەی ژنە نەتوانن بچنە دەلاکان سەرتاشخانەی کوڕان شادی مناڵپارێز ببینن نتوانن بچنە لای ئەو کەسانی کە درومانەکەن شادی مناڵپارێز ببینن ئەمانە بەڕاستی بیرمان لەوە کردوێتەوە هەلی کار ماوەی ساڵێک زیاترە بیرمان لەوە کردوێتەوە کە چاکردنەوەی ئامێر ئەلکترۆنیەکانیش بێنینە ناو سنتەرەکانەوەکو مۆبایل و کۆمپیوتەر و هەتا ئامێری فێنکەرەوە ئەمانش ئێمە لەگەڵ پێداویستی گەنجانە لەگەڵ پێداویستی ڕۆژە ئیش و کار و پرۆژەکانی خۆمان ڕێکخینەوە بۆی بتوانین هیچ نەبێ ببین بە بەشێک لە چارەسەرکردنی ئەندابینکردنی هەلی کار بۆ گەنجان کاکڕحمان ئێمە ئەزانین لەگەڵ تێپەڕبوونی کات لەگەڵ بەرەو پێشچوونی زانست گۆڕانکاری ڕوئە لە هەموو سێکتەرەکان شێوازی مامەڵەکردن لەگەڵیانە بە شێوازی مۆدرنانە زانستیانە تر مامەڵە ئەگرە لەگەڵ بوارەکانە منداڵپارێزی کوردستان چۆن لەسەر ئەمە کار ئەکات بۆ ئەو ببورە بۆ ئەو بوارانی کە ئێوە کاری لەسەر ئەەکەن و بە پێو ئەزمونەی کە هەشتانە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ئێمە بۆ نمونە لەم ماوەیە لەگەڵ کۆمپانیای IQ بۆ نێتوەرک کارمان لەسەر پرۆژەیە کردەوە هەروەکو جەنابەت باسی کرد چۆن گەنجان بناسیێنین بە تەکنەلۆجیای نوێ چکە هەموو وەکو جەنابەت باسی کرد هەمیشە فەلسەفەیەک هەیە باز لەوە کە ئەگەر تۆ توانات نییە هەمیشە پەرە بەتوانەکانی خۆت ببی دوورکەڕۆ لە تەکنەلۆجیە چکە تەکنەلۆجیە ڕۆژانە لە پەرە پێدانایە لە پێشکەوتنایە بۆ ئێمە لەگەڵ کۆمپانیای IQ نێتوەرک ئیشمان لەسەرەوە کرد کە خولێکی 8 ڕۆژە بکەینەوە بۆ پەرەپێدانی توانای گەنجان لە بواری نێتوەرکینە لە بواری مارکتین ئۆنلاین هەروەها لە بواری کۆدین و کۆمپیوتەر ئەمە ئەم خولانەیە کە وەکو بەڕێست باسی کرد کە ئێمە ئەمانە پێوچێتی ئۆتی با بڵین ترینین ئۆف ترینەرز ڕاهێنەری ڕاهێنەر بۆ ئێمە ستافی گەنجان و کازیوەکان ڕابێنین بتوانن ئەمان خۆل بکەنەوە بۆ گەنجان بۆی هەمیشە لە توان پەرەپێدانی توانای خۆیان بن بتوانێنین بکەن چکە بۆ نمونە ئێستا مارکێتین بە شێوازێکی نوێ لە ئۆنلاینە ئەونی لە سوۆشیال میدیا و لە ڕێی ئۆنلاینە و مارکێتی نەکرێ ڕێگەم بە شێوازە تەقلیدیەکە نەکرێ ئەمە وای کردووە کە ئێمە هەمیشە بیرمان لەوە بێ کە بەرەو ئەو ئامانجا هەنگاو بوونی کاک نوعمان با ئەمە بکەین بە دوا پرسیار بۆ جەنابە بێگومان ئێوە لە کۆمەڵێک لایەن و سێکتەرا کارەکەن بۆ ساڵانی داهاتووتان بۆ پلانی داهاتووتان ئەتانێت چۆن پەرە بەمانە بدەن و پلانەکانی داهاتووتان چییە؟ ینی چی تازە هەیە ئەبدێتی تازە هەیە بۆ کارەکانی ڕێکخراوەکە؟ بەڵێ ئێمە
ئێستا هەر وەک پێشتر باسماکەن لەسەر 4 پرۆگرامی شەکەین پرۆگرامی تەندروستی پەروەردە پرۆگرامی گەنجان لەگەڵ پاراستنی مناڵان بێگومان ئێمە پلانەکانمان لە داهاتووە ئەوەیە کە چابۆ نمونە هەوڵ بین نەخۆشی نەنێرینە نەخۆش نەنێرینە دەرەوە هەوڵ بین لە ناوخۆ چارەسەری بکەنەوە هەر وەکوکردنەوەی سنتەری دڵی مناڵان یەکێکە لەو هەنگاوە پیرۆزانی کە بەڕاستی بەسپاسەوە هەم پارێزگای سلێمانی هەم وەزارەتی تەندروستی فەرمانگەی تەندروستی هەم حکومەت هاوکارێکی باش بۆ لەکردنەوەی و هەوڵ بین چیتر یان ئەگەر توان بڵین لە سا هیچ نەبێ هەشتای ئەو مناڵانە بتوانین لە ناوخۆ چارەسەر بکەین هەم بە توانای ناوخۆیی خۆمان هەم لە ڕێهێنانی و تیمانای هەر وەکو بەڕێز دکتۆر ئاسۆ ئاماژەی پێکرد و هەروە پەرەپێدانی گەنجان توانەکانی گەنجان لەو بوارانەی کە ئاستی زانستی یان سەردەمی نوێ ئیخوازێ بەم شێوازە کار بکەین و هیوادارین باری ئابووری بەرەو باشی بڕوات و چیتر مناڵیش لەسەر شەقامەکان نەبینین کار بکەین کامانەی یەکێکە لەو خەونانی بەڕاستی منداڵپارێز هەمیشە کاری بۆ کردووە کە مناڵ وەکو مافێکی سەرەتایی خۆی لەسەر جادە نەبێ بەڵکو لە خوێندنگاکان بێ و ژیانێکی ئاسایی خۆی بەدی بێنێت. بەڕێز نوعمان عەبدوڕەحمان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی منداڵپارێز زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێربێن. زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بۆ کەناڵە جوان. سپاس بۆ.